ئەمە ئەگەر لە ئاوەکە تەریکەین چی لێ دێ؟ ماسی ئێوەی بینن هەڵەیە ڕاستە؟ لەبەر چی هەڵەیە؟ دیارە ئێمە ئامانجمان لەوەی ئەم پێشانگایە یاخود وا باشە بڵێن جۆرە سمینارە زیاتر بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری ئەم چاوگەشانەیە واروەها ئێمە بەردەوامە بین بۆ خوێندنگاکان بۆ ئەوەی خۆشەویستیان بۆ سروشت و ژینگە هەبێ واروەها ئێمە داوامان لەسەری خۆمان کردو پێشنیارمان کردووە کە بکرێ ئەم وانەیەکی ژینگەی لە هەموو خوێندنگاکان دابنگێ. لە زۆربەی یەکەکانی کە هەمانە ڕۆژانە مانگوی یەکەیەکمانەیە لە زۆربەی یەکەکانە باسی ژینگەی تایە پاکوخایەنی ژینگە هەروە باسی ئاژەڵ و ئازارنەدانی و خۆشەویستی بەڵام هیچی بەوە نابێت کە مناڵ بە لێرە و بینینەی کە کردی و ئەو پۆلیسانی بینی ئەمان بۆ مناڵە ترسا بەڵام لێرە خۆشەویستیەک دروست بوو لەبینیانە و بە بینینی وێنەکان و هەروەها قسەکردن دڵخۆش بوو. لە شاری قەڵادزێ خۆشەویست هەستاین بە چالاکێکی وەکو ناوەندی چالاکی و پێگەیاندنی لاوانی قەڵادزێ هەستاین بە ئەنجامدانی 24 نەمام وەک وەفایەک وەک ڕێزێک بۆ ئەم کارە ساتە و بردومانە. ئەم ڕۆژە بەرز پیرۆز ڕاگرین نەفرەت لە ئەو کارە ساتێکەوە و دژمنانی کورد بەسەر شاری قەڵادزێیان هینا و زانکۆی قەڵادزێ کە زوو چەندی قوتابی خوێنگەرم لەو ڕۆژەدا شەهید بوو بەهۆی بردومانی دیکتاتۆری ڕژەمی بەعسەوە. ئامادەین بۆ ساڵی نوێی خوێندن بە گوڵتینێکی تازەوە لە کوردستان. پێمان باش بوو ئەم ساڵ هەر هەمویان باخچەکان لە یەک شوێن کۆ بکەینەوە و ئاهەنگی دەرچوونیان بۆ ئەنجام بدەین و هەروەها خانەوادەشیان بەشدار بن و سەرجەم خانەوادەکان لەگە منداڵەکانی خۆیان لەو ئاهەنگە بەشدار بن. ئەوە گەڵایەک شینەوەریوە لە سووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕەواندز دەیەوێت گەڵای پەروەردە و زانست و زانیاری یەکێکی باخچەکان بوو کە لە سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕەواندز ئەمڕۆ ئێمە وەکو باخچەی گەڵا بە ئامادەکردنی چوار وەرزەکان ئامادەمان کردووە لە شێوەی وێنەکان لەسەر جەستەیان دادەنێن و گۆرانی وەرزەکان دەڵێن هەروەها گۆرانیەکی ئینگلیزیشمان ئامادە کردووە بۆ دڵخۆشی منداڵەکان.